وەڵی ئیشەڵا ئیتر خوای گەورە چی دانابێرەوە. سڵاو لێ بە پیرۆز بێ هەستێ چۆنە؟ سڵاو لە تۆش ئەمڕۆ زۆر خۆشحاڵم کە توانیومە شادەی بەکالۆریۆز بەدەست بێنم لە بەشی بازرگایی نێودەوڵەتی. خەڵکی شاری هەڵەبجەی شەیدم هەر لە زانکۆی هەڵەبجەش تەواو کردووە و زۆر سوپاسی دایک و باوکمەکەم کە پشتیوانی باشم بوون و بە بۆنەی ئەوانەوە کە توانیم من ئەمڕۆ ئەم بەشە تەواو بکەم. بازرگانی نێودەوڵەتی ئەبن بەچی دوایی مەسەلەن ناونیشانی عینەکەیان چی ئەکادیمیەکەیان؟ وەڵی بازرگایی نێودەوڵەتی لە زۆر بەشایمە توانین ئیش بکەین ئیتر بەپێی خواستی و کەسەیە کە خۆت چی بوارێک هەڵئەبژێری ئیتر لە داهاتووشا ئیشەڵا بەتەمام کە لە هەر بوارێکا بکە بۆم بڕەخسێ ئیش بکەم. ئەنی پلانە هەیە پلانی دوایی تەواوکردنی خوێندن؟ وەڵی ئیشەڵا ئیتر خوای گەورە چی دانابێرەوە. وەکۆوانە نیەڵەن لەسەر مەخسەلەکە دامەزرین؟ ناوەڵی ئیتر خوای گەورە هەرچی بۆ دانابین ئیشەڵا هەر بەبێ ئەوە گینا پلانێکی وام نییە. باشە هیچ ئەمەلێکی دامەزراندنتان هەیە یان مەسەلەن تۆژەتەوە لە کەرتی تایبەتە ئیش بکەیت؟ وەڵی کەرتی تایبەت چکە کەرتی تایبەت باشترە ئێستا دامەزراندن تا ڕادەیە کەمە هەر نەماوە بەستر کەرتی تایبەت ئەگەر هەل بڕەخسێ ئیشەڵا بەتەمام. هەر لە هەڵەبجەیە بەتەمای ئیش بکەی ئەگەر دەرفەتە بێ؟ وەڵی تر ئیشەڵا ئەگەر لە شوێنی تریش بێ بۆم بگونجێ بۆ نا.